ئەم کاتتان باش من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بەدواداچوون لەسەر دۆخ و ژیانی مەسیحیەکان لە هەرێمی کوردستان و عێراق دەکەین بەدواداچوون لەسەر ژیانی مەسیحیەکان لە هەرێمی کوردستان و کۆچی مەسیحیەکان بۆ دەرەوەی وڵات و کۆچی پێچەوانەی ئەوان بۆ نێو هەرێمی کوردستان دەکەین بە دوای کێشە و گرفتەکانی ئەوانەوە دەگەڕین دەپرسین ئایا مەسیحیەکان ئەگەر لە عێراق تووشی تونوتیژی بوونەتەوە ئەی لە هەرێمی کوردستان چۆن ژیان دەکەن لە ڕێوڕەسمە ئاینیەکان مەسیحیەکان چەندە هەست بە ئازادی و سربەخۆیی دەکەن ئێمە لەم بەدواداچوونەماندا قسە لەسەر مافەکانی مەسیحی لە هەرێمی کوردستان و لە عێراق دەکەین لەگەڵمان بن. تۆ وەکو گەنجێکی مەسیحی ڕەوشی مەسیحیەکان چۆن دەبێت؟ ڕەوشی مەسیحیەکان هەڵبەتە لەو ساڵانەی ڕابردوو بەرەو خراپی دەڕواتن وەکو گەنجێک ئەگەر باسی بکەین هیچ دەرفەتێکی وانە یاخود هیچ شتێکی وانە کە دافعت بداتێک کە بمینەی بۆ تۆ ئەگەر دەرفەت بڕەخسێ دەتەوێت لە بەغدا بژین یان لە هەولێر؟ بەڕاستی ئەمە وەک بەسی پرسیارەکەت بکەن حتمما هەولێر و کوردستان لەمە زۆر باشە چونکە بەڕاستی ئەمە ینی بە ئازادی دەژین لە هەولێر بە ئازادی بەڵێ بەڵێ ئەمن لە وەختی ئەمن ینی منداڵی ئەو لێرەی ئەنکاومە ینی لێرە ژیامە هیچ تووشی هیچ گەشەم نەبووە دیاردەی کۆچکردن وەکو باسی لێەوە دەکرێت هەندێک جار تاوەکو ئێستاش بەردەوام دیاردەی کۆچکردن زۆر هۆ سەبەبی هەیە زۆر یەک لە سەبەبە هەر زیادەکان ئەوەیە کە بۆ چاولێکردنێک زیاتر سەبەبی تر هەیە کە هەندێک هۆ دەبینن و بۆ نمونە مەثڵەن نەبوونی کاریان نەبوونی یان لە هەندێک شوێن بەنسبەت کوردستانەوە نەخێر ئەو تشتانیە بەڵام هەندێک شوێنی تر کە لای بۆ نمونە لای دەشتی نینەوەیان پارێزەکانی خوار و کە هەست بە ئارامی ناکەن ڕوو لە کۆچبەرانەکەن بۆ دیتنی شوێنێکی ئارامتر ئەوانەی کە ئاوارەی هەرێمی کوردستان بووینە زۆربەی زۆریان دەبینین ئەوەی توانیوتی خانیەکی لۆ خۆی لێرە کڕیە کە خانیەکی لێن دەرپۆشتیە دەرفەتی ئیشکردن لە کۆمپانیا و شتیوە هەروەک لۆ خۆمان ئیش دەکەین کە دەبینین گەنجەکانی برادەرەکانمان کە ئاوارەی ئەو شوێنانە بە ئازادیانە ئیش و کاری خۆیان بەڕێ دەکەن. سەرەتا جەژنتان پیرۆز بێ زۆر سپاس دەمەوێت بزانم ڕۆژی مەسیحیەکان ئێستا چۆنە لە کوردستان و عێراق ئەم ساڵ مەسیحەکان کە گەڕانەوە دەشینەوە سەری ساڵی خۆیان لە کەنیسەکانی خۆیانەکەنەوە کە کاتی خۆی داعش تەقانی بووە کە کاتی خۆی سوتێن رابوون تاڵان کرابوون هەندێک لە کەنیسەکان وەژەن کرایەوە ئاوارەکانی ئێرە خۆشبەختانە کەمپەکەیرە چۆڵ بوو زۆربەی ئێستا کەم نەماوە لە هەرێمی کوردستان کەمپی مەسیحی تقریبا منیمانە کەمپمانە ئەو کەمپی ئاشی لە ئەنکابوو نەخێرنەما تەواو بوو بازار نیشتیمانمان هەیە کە مجموعەیەک شقەیتایە لێ بمێنەوە کەس گەڕاوەتەوە سنووری بەڵە نزیکەی 8,000 خێزان گەڕاونەتەوە سنووری پارێزگاینەوە دەشتینەوە بەڵە ئەوانە ماون هەندێکیان ماوە نزیکەی 3000 خێزان ماوە کە مەوجودن لە بینی سێمانی هەولێر و دهۆک ماونەتەوە لێرە ئەویشە بەرێک کە خەڵقی منتەقەی بڵین مووسڵن مەسیحەکانی مووسڵجاری تاکوسە نەگەڕاونەتەوە بە تەواوەتی هەمووی چەند خێزانێک گەڕاونەتەوە جەماعەتی دەشتی نینەوە ئەوانی کە ماڵیان سوتاوە کە ماڵیان خوێنراوە هەتاکو ئێستا شمولی قەراری نۆژەنکردنەوە نەکراونەتەوە ئێستا دۆخیان چۆنە لە ڕووی ئەمنیەوە بەتایبەت تقریبا باشە ئەو کێشیان لەسەرنی هەندێک کێشەیە لە منتەقەی بەرتەڵە و لەناو هەندێک قەرەقۆشیش هەندێک کێشە دروستەکەن تدخلی جەماعەتی حەجی شعبیە بەلایەن دەعمکردنیان بۆ مکەونێکە بڵێن مکەونی بڵێن یعنی حەجی شعبی تێکەڵ بە ژیانیان دەبێ بە شێوەک لە شێوەکان بەڵێ لە ڕێگای جەماعەتی شەبەکەوە شەبەکەوە بەڵێ ئەوانەی کە شەبەکەنەوە خێزانە ئەو
براشەبەکانی کە لەوێن لە کاتی خۆی کە لە گوندەکانی دارمەدایری بەرتەڵە و قەرەقۆشوانە بوون ئەمڕۆوانە نفوزیان هەیە قووەتیان هەیە پاوەڕیان هەیە هاتوون دەداخولەکە لە ناو شوونی بەرتەڵا و تەلسکۆف و ئاین بەرتەڵە و لەگەڵ قەرەقۆش ئەنێ فەرزی خۆیان بکەن بڵێ مەشهین موجودین و لێش ناشارمەوە ئەوان دامەکرێن کۆچکردن وەستاوە ئێمە بڵێن نزوح هەیە نزوحی داخلی هەیە ناو بەغا و لە وەسەد و جنوب کە لە دوای 2005 کە مەشاکلی بینی سونە و شیعە ڕوویدا خەڵکێکی زۆر ڕووی کردە کوردستان نزوحی کرد بۆێرە بەڵام هەندێکیان نزوحیان هینیان ئێرە نەکو مەحەتەیەکدانە بۆ هجرەت کەم بۆ دەرەوە ئامارتان هەیە چەند هاتن چەند ڕۆژ ئەو کاتە تا 2014 نزیکی 250,000 مەسیحی ڕووی کردە 250,000 بەڵێ 250,000 مەسیحی لە وەسەد و جنوبی عێراق ڕووی کردە کوردستان هەرێمی کوردستان بەڵام دوای کە شەڕی داعش هات نزیکی 136,000 ئاوارەی مەسیحی لە مووسڵ و دەشتینەوە هاتن بەرەوە کوردستان ئەم فترەی مۆزوعی داعش کە مایەوە کە درێژ بووە فترەی باقامانەوەی لە 3 ساڵ زیاتر نزیکەی تقریبا ئەوە تووشی مەسیحیان تووشی خەیبەت ئەمەل کرد بەڵێن بێهیوا بوون ناچار بوون خەڵقێکی زۆریان ئاوارە بوون بە دەرەوەی وڵات ئێمڕۆ بەداخەوە نزیکەی 100,000 ئاوارەت هەیە لە بینی مهاجرت هەیە لە بینی لەبنان تورکیا 100,000 ئاوارەی مەسیحی هەیە لە منطقەی لبنان تورکیا ئوردن لەوێ نیشتەجێن چاوەڕێ هیجرەتەکەن ما عدا ئەوانەی کە ڕێگای بەحریان گرت و گەیشتنە ئەوروپا مەجموعەیەک چاوەڕێ یوئێنەکەن کەوا کۆچکەن بەرەو ئەمریکا بەرەو کەنەدا بەرەو ئوسترالیا چاوەڕێی موافقاتیانەکەنەوە یان بەر بۆ سەفەرکەن و هەندێکوارە کۆچکردن هەر بەردەوامەکە تا ئەم لەحزەش بەردەوام باش هیچ گەڕاونەتەوە کوردستان ئەوەشمان هەیە ئەو خەڵقمانەیە گەڕاوەتەوە بالمقابل لەبەرەی کە قەناعەتی بەوە نەکردووە ژیانی ئەوە نەکردووە یاخود جنسێکی پیا کردووە ئیقامەیەکی پیا کردووە باشە ئێستا بەرچاوڕوونیتان هەیە کە چەند مەسیحی ماون لە عێراق و کوردستان بەپی ئەو نەخێر حسای تەوامان نیە بەڵام بەپی ئەوەی تەقدیرەکرێت لە هەموو منەوەی و باسی کوردستانێ بەڵام نزیکەی 250 بۆ 300,000 مەسیحی ماوە لە بینی سێمانی هەولێر و دووە لەو ناوچانە بەدەشتی ناوەشەوە بەدەشتی نەیناوەشەوە نزیکەی 250 تا 300,000 ئێستا وەسەد و جنوب ئامارمان لانیە کە داواش یەکەم ئەکسی لەسەر بۆ کەس نازانێت لەوێ ئازادانە ناتوان ئەو دات نەکو ئازادانە قەزەی ئازادانەیە نایانەوێت ئەو عەدەدەمان بدەنێت نەکەنیسەکان متعاون کەنیسەکان متعاون کە ڕقەمانەمان بەرێت ئێمە لێرە ئێمە خۆمان بەپێی ئەحسایات بەپێی سجلاتی کەناوێت بەپێی کە ئەو قسەیە ڕقەمەکە دێمە ئێمە و ڕقەمە دێنێت بەپێی ئەحسایات و بەپێی ئاوارەکان کە هەبوون لێرە بەپێی ئەوانەی کە موجودن لە هەولێر و سێمانی دهۆک ئەو تەقدیرەکانی ئێمە باشە ینی لە عێراق هەست بەوە دەکرێت کە مەسیحیەکان ڕوبەڕووی تونوتیژی تایفی دەبنەوە بە شێوەیەکی ئەنقەس مەسیحی لە شەرق نەماوە بەرەو کەم بوو نەڕاتەوە ئەویش ئەوە غەرب دەرکی بۆ کردوەکەوە مەسیحیەت دەبێت لە شەرق بمێنێتەوە چونکە منبعی مەسیحیەت لە شەرقەوە هەڵیداوە ئەمان چۆڵکردنی ئەو ناوچەیە بە هەڵە دەزان ئەوان بە هەموو دەتوانای خوانە بە هەموو دەعمێکی خۆیانەوە هەوڵی ئەوادەن کەوا مەسیحەکان مکەونی مەسیحەکە لەگەڵ ناوچەکە بێتەوە من زمانی کوردستانیش طبعا معلومات بەبێ ئەوەی کە باسیکەن زۆربەی مەحافلی دەولی زۆربەی جهات مەسیحیت لە منطقەی شەرق بە مرتاحی و بە لەگەڵ هەموو پێکهاتەکان ژیاوە گەورەترین و جوانترین نمونەی کوردستان. ئێستا ئێمە لە شارۆچکەی عنکاوەی سەر بە شاری هەولێرین کە ئەم شارۆچکەیە تایبەتە بە کریستیانەکان زۆرینەی کریستیانەکان لەم شارۆچکەیەدا دەژین لە بەردەم کەنیسەی نورین کە ئێستا ڕێوڕسمی ئاینی جەژنی لەدایکبوونی حەزرەتی مەسیح بەڕێوە دەچێت لە نێو شارۆچکەی عنکاوەدا زیاتر لە 20,000 کەسی مەسیحی تێدایە لەگەڵ ئەوەشدا من حەزم کرد سەرنجی ئێوە ڕابکێشم بۆ ئەوەی هێزەکانی ئاسایش هێزەکانی پۆلیس لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا و لە داهاتوشدا بۆ بەڕێوەچوونی ڕێوڕسمەکانی ئاینی بە شێوەیەکی ئاسایش و بە ئارامی زۆربەی زۆریان لە ئامادەباشی تەواودان ئەوان خەریکی ئەوەن ئاسایشی ئەم شارۆچکەیە بپارێزن و وەکو هاوڵاتیان کریسیانەکان باسییان لێوە کرد لە کوردستان بە بەراورد لەگەڵ ناوچەکانی دیکەی عێراق ئارامی و ئاسایشێکی زۆر هەیە خەڵکی مەسیحی لە کوردستاندا ئەوەندەی هەست دەکەن لە ماڵی خۆیان لە کوردستان لە ناوچەکانی دیکە هەست بە ئارامی ناکەن.
ئێستا مەسیحیەکان لە کەش و هەوای جەژندان لەمڕۆ دەست پێ دەکات تاوەکو سەری ساڵی تازەم. ئێوە وەکو هێزەکانی پۆلیس لە شارۆچکەی ئەنکاوە سڕێ و شوێنێکتان گرتووەکە بێت. ئێمە وەکو هێزەکانی پۆلیس و نێشتی تاوان و پۆلیسی هاتچۆ ئاسایش کەنیسەکانمان لە ئەستوی خۆمان گرت، یعنی پاراستنی کەنیسەکان لەو شەوە لیادێکە لە گشت کەنیسەکان یادی ئەو شەوە دەکرێتەوە. ئەمە وەکو پۆلیس و ئاسایش و مرور و مکافحە گشت ئەمنیەتی ئەو شوێنانەمان وەرگرتەوە بە دانانی چەند پۆلیسێک لێوێندەرەوە، هەروە تیمی خۆشیان لەگەڵ ئێمێ بۆ ناسینی کەسەکان، ئەگەر کەسێکی بیانی هات تاوەکو بتانی بیان ناسین. باشە کاک فەخرەدین، ینی هەر کەسێک دەزانی مەسیحیەکان خاوەن توخوسی خۆیانن، ینی کۆمەڵێک تایبەتمەندی خۆیان هەیە. لە شارۆچکەی ئەنکاوە تا چەند ئەو تایبەتمەندی مەسیحیەکان پارێزراوە؟ تایبەتمەندەکانیان بە شێوەیەکی بەرچاو پارێزراوە و تایبەتمەندیان زۆربەی ئەو مناسەباتانێکەوان هەیتیان لە هەموو ڕۆژەکاندا ئێمە وەکو پۆلیس وەکو لایەنی پەیوەنددار سەردانیان دەکەین و هەروە ئەوانش سەردانیمان دەکەن. ئەنی بەڕاستی کە لە ئەنکاوە و کە وەکو ئەو برا مەسیحیان لێرەیە هەست بە هیچ فەرق و جوایزیەکی ناکەن، بەڵکو ئێمە زیاتر لە مەسیحیەکان دڵسۆزترینەوە مەسیحیەکان. باشە، بەڵام لەگەڵ ئەوەشدا لە ماوەی ڕابردوو ئاوارەیەکی زۆر ڕووی لە هەرێمی کوردستان کردەوە، بەشی زۆریش ڕویان لەو شارۆچکەیە کرد، ئەمە گرفتی دروست نەکردبوو لە ڕووی ئەمنیەوە. هاتنی ئاوارەکان تا حدەکە ئاوارەکان بە شێوازەی هاتم پیچە کێشە دروست دەبوو، بەس کێشەکان ئەمەش دەماتانی کۆنتڕۆڵکەین و هەروە ئەمن و ئەمانەتی وانیشمان لە ئەستۆی گرتبوو بە دانانی پۆلیس لە کەمپەکان یاخودکە هەر کاتێک کە بە شەڕ بەهاتمانە یا ئاژاوەک بە یان کەسێک غەدری لێکردبانە ئەمە یەکێک لەو کەسە نزیکانە بووین کە دیفاعمان لێیان دەکرد بە پێی یاسا. باشە، ئەگەر تەمەشای عێراق بکەین بە شێوەیەکی گشتی، ینی لە زۆر شوێندا توندوتیژی بەرامبەر بە مەسیحیەکان کراوە سەبارەت بە هەرێمی کوردستان و بە تایبەت لەو شارۆچکەی کە تۆ بەرپرسی هیچ جۆرە توندوتیژیەک و مامەڵەیەکی تونکراوە بەرامبەر بە ئێمە ئەگەر وەکو تەمەشای برا مەسیحیەکان بکەین، ئەی زۆر جاران هەبووە لە گەروانە کە دوای ئەرێک وەکو پۆلیس یان وەکو ئەفسەر کە لەگەریان بوونە کەس هەستی نەکردیا یاخود ئەوان مەسیحنا ئێمە موسڵمان. دەتوانین بڵێین ڕەوشی مەسیحیەکان و پێکهاتەکانی مەسیحی لە دەشتی نینەوە و ئەو ناوچانەی کە پێشتر داعشی لێ بۆ ئێستا باشترە ڕەوشی؟ هەڵبەت بە خۆتان دەزانن، ینی داعش لە 2017ەوە نەماوە، بەڵام وەکو فکر ماوە داعش، بەڵام وەکو بڵێن عسکەریان ینی ئەوە نەماوە، بەڵام ڕەوشی مەسیحیەکان تۆزێک باشتر بووە، ینی تۆزێک لە ئاوارەکان گەڕانەوە شوێنی خۆیان، بەڵام لە هەندێک شوێن لە ناوچەکانی دەشتی نینەوە هەوڵی ئەوەی دەدەن دیموگرافی ئەو ناوچە بگۆڕن. پێش ئەوەی بینە سەر دیموگرافی تۆ باس لە گەڕانەوەی مەسیحیەکان کرد بۆ دەشتی نینەوە، بە پێی زانیاری ئێوە گەڕانەوەی ئەوان ڕێژەکەی زۆرە یان کەمە؟ کەمە چکە نسبەی گەورە ینی زۆر لە ئاوارەکان دەرچوون بۆ خارج، هەندێکیان لێرە ماون هەر لە کوردستان، ینی ژمارەیەکی کەم، ئەگەر بەراوردی بکەین بە ژمارەی پێشوو ئاوارەکانی دەشتی نینەوە نسبەیەکی زۆر کەم گەڕانەوە شوێنی خۆیان. ئەوانەی گەڕانەوە ئێستا دۆخیان چۆنە؟ بەپێی ئەو معلوماتە باش نییە، لەبەر ئەوەی خزمەت گوزاری باش نییە لەو ناوچانە، هەوڵی وەکو ئەوەی پێم گوت هەوڵی گۆڕینی دیموگرافی هەیە بە تایبەتی لە ناوچەی بەرتڵە. ئێستا لەم ناوچەی بەرتڵە حوسێنیە لەوێ دروست دەکەن، یعنی لە ناو جەرگەی مەسیحیەکان لە ناو بەرتڵە، لە ناو یعنی ماڵی مەسیحیەکان با بڵێن، لەو ناو ماڵی مەسیحیەکان حوسێنیە دروست دەکەن، ینی هەوڵی ئەوەی دەدەن ئەو دیموگرافیە ناوچەکە مەسیحیەکانە بیگۆڕن. هەروە لە ناوچەی کەرملێ ئەمە بە ئاگاداری حکوومەتی عێراق بەرپرسانی ناوچەکەیە یانیش حکوومەتی عێراق ئاگادارە لەو مۆزوعە، دەتوانم بڵێم ینی دامیان دەکەن چکە حەشدی شعبینە لەوێ، حەشدی شعبیش هەر سەر بە حکوومەتی عێراقە،
ئەوانە پشتگیریان دەکەن کە ئەو تەبیعی دیموغرافی ناوچەی دەشتی نینەوەی کەواتە مەترسی هەیە لەسەر ئەوەی کە لە ناو جەرگەی بەرتەڵە تەهمیشی مەسیحی مەترسی بەردەوامە نەک بەس تەنها لە بەرتەڵە یعنی لە کەرملێش گوندێکی مەسیحی کەلدانی سەتاسەد پێش فترەیەک ئەربعینیان کرد لە کەرملێشی. بۆچی یعنی مەسیحیەکان دەکرێن بە ئامان پرسیارەکە لێرەدا ئەوەیە مەسیحیەکان ینی بوونیان هەیە لە عێراق لە زاخۆ بڵێن هەتا بەسرا ینی ئەوان ئەسڵی عێراقن مەسیحیەکان لەگەڵ پێک هاتەکانی تر با بڵێن بەڵام وەکو فکری تونندڕەوەی هەیە هەندێک لە فکری با بڵێن ئیسلامی تونندراو نەک هەمووی ئیسلامیەکان فکری ئیسلامی تونندراو هەیە دەیانەوەی هەموو ئەو ناوچانە داگیر بکەن عێراق چۆلیکەن لە پێکهاتەی ئەسڵی عێراق مەسیحیەکان زۆر ڕۆلیان هەبوو لە پێشکەوتنی ئەو دەوڵەتە ئەگەر لە ناوچەکانی بەغدا و مووسڵ و بخوار و ئەگەر لە کوردستانیش بێتن بەڵام ئەو فکرە تونندڕەوەیە ئەوەی قبول ناکە قبول ئاینێکی تر لەگەڵیان بژی تەنها بەس دینی خۆیان بێ باشە سەبارەت بەو خێزانانەی کە پێشتر لە دەستی داعش بوون چ زانیاریتان هەیە ئەوان ئازاد بوون ئازاد کران یاخود هەرماون لە ژێر دەستی داعش بەپێ و زانیاریای لای من هەیە لە هەندێک لە خێزانان و مەسیحیەکان کە لە دەستی داعش بوون هەندێکیان ئازادکران و من بەخۆم چوم هەندێک مقابلەم کرد لەگەڵیان بە تایبەتی کچەکان هەندێکیشیان ماون هەر لەو ڕۆژەی کە داعش داگیری ئەو ناوچەی کرد لەگەڵیان بوون هەندێکیان نەخۆش بوون هەندێکیان پەککەوتە بوون نەیانتوانی بێنە ناو کوردستان لەوێ ماون و هەر لەگەڵ خۆیان داعش بردویانە بۆ ناوچەکانی سووریا بۆ ڕقە بەڵام ئەوانی تر ئەنی ئێستا لێرە تقریبان هەندێکیان لە عنکاوە هەرێمی کوردستان لێرەن و هەندێکیان ڕووی خارجیان باشە ئێمە بەپێی زانیاریەکانمان بۆمان دەرکەوتووە مەسیحیەکان لە بەسرا لە بەغدا لە نینەوە لە زۆر شوێن ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن بۆچی ئەمە مناڵێم من لە 2005ەوە مەسیحیەکان تووشی کوشتن بوون لەسەر هەویە وەکو ئاین تەنیا لەبەر مەسیحی تەنها ئەوەی لەبەر ئەوەی مەسیحیە خۆبرا ئێزیدیەکانیش ئاینیش تووشی ئەو دەردەبوون پێک هاتەکانی تریش بەڵام مەسیحیەکان زیاتر بوو مەسەڵەن لە ناوچەی بەغدا و لە بەسرا و لە مووسڵ ئەوانە زیاتر تووشی توندڕەوی بوون بۆیە کۆچیان کرد بۆ هەرێمی کوردستان چونکە هەرێمی کوردستان تەنها ئەو شوێنە بوو شوێنی ئارامی بۆ مەسیحیەکان بوو. لە ڕووی سیاسیەوە ینی ئێوە بەشدار بوون بە فعلی لە حکومڕانی عێراق ئەو مافەی کە ئێوە هەتانە وەرتان گرتووە لە ڕابردوودا تا ڕووخانی ڕژێمی دیکتاتۆری لە عێراق 2003 ئێمە مافمان نەبوو بەشدار بین لە دام و دەستگا حساسەکانی عێراقا دەستگای ئەمنی دەستگای عسکەری دەستگای دیپلۆماسیەکان لای هەموو ئەو شوێنانە ئێمە بەشداریمان پێ نەدەکرا حتى لە جێیشی عێراقی ئەوانەی کە لە زانکۆکان دەرەچوون هاوتاکانیان هەمویان پلەی سەربازیان پێدەدا ئێمە هەمومان دەردەکرێن کە لە زانکۆ دەردەچوین ئێمە بە گوێرەی دەستور و یاسا و تێڕوانینی ئەوان ئێمە شایستەی ئەو شوێنانێنی ئەو پۆستانێنی ئێستا ئێمە لە عێراقا هەردوو کێشەی نەتەوەیی و کێشەی ئاینیشمان هەیە بەڵام لە کوردستان هێش بۆ نمونە لە ڕووە ئاینەکە هیچ کێشەیەکی ئاینیمان نییە خۆ بە چاوی خۆتان بینینەمە دەبینەمە چەند ساڵە لە بوونە ئاینەکان کورد تورکمان خەڵکی تر هەمویان لە کەنیسەکانە تەواجودیان هەیە ئامادە دەبن بۆ بۆنە ئاینەکان و بە هەمان شت ئێمەش
لە بۆنە ئاینەکانی خوشکوگرا مسلمانەکان بەشدار دەبین. ئێمە کێشەی ئاینیمان نییە لێرە بە پێچەوانەوە حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵێکی زۆری دا بۆ دروستکردنی کەنیسەکان بۆ دروستکردنی هۆڵی بۆنە ئاینەکان لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستانە. بەڵام هەموو ئەم شتانە لە مەرکەزانین شوێنیان نەبووتەوە. باشە کەوایە دوو ینی سمپلی جیاوازن سەبارەت بە کوردستان ئێستا خەریکی دامەزراندنی کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان کورد و ئاشووریەکان داواکاریان چی؟ ئێمە پێمان وایە بە تەحدیدی لەم کابینە نوێدا واتە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ ئێمە لەوانەیە تێبینیمان هەبوو بێ لە بە تایبەتی لە کابینەی ڕابردووە زۆرێک لە کابینەکان لە ئالیەتی بەشدار بوونمان بۆنمونە لە زۆری وەزارەتەکان لە پۆستەکانی تر بەڵام لە هەموو کابینەکان خەڵکی ئێمە بەشدار بووە نوێنەری هەبووە وەزیر بووە مدیرعام بووە مستەشار بووە هەموو ئەو شتانە هەبووە بەڵام ئێمە پێمان وایە ئێستا قۆناغێکی نوێیە دوای ئەم خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پێمان وایە ئەبێ یەکەم جار کورد دواتر ئێمە و پێکاتەکان بە شێوەیەکی تر بڕوانی نەداهاتووی خۆمان بڕوانی نەچۆنیەتی دروستکردنی داهاتوویە کە هەمومان زامن بین لە مستەقبلی خۆمان لە مافەکانی خۆمان لە نەوەکانی خۆمان کە بە شێوەیەکی یەکسان دەژین لە هەرێمی کوردستانە بۆ ئەوەی بە فیعلی ئێمە حەزبەوە بکەین کە کوردستان وەکو چۆن هەمیشە ئێستاش وە بە شوێنێ بە نمونەیەکی پێکەوە ژیان بمێنێ نەک لەسەر ئاستی عێراقە بەڵام لەسەر ئاستی ناوچەکەش. باشە زۆر جار ئەگەر تەمەشا بکەین پێکاتەی تورکمان یاخود پێکاتەکانی تر داوای ئیستیحقاقی خۆیان دەکەن لە هەڵبژاردن. ئێوە هیچ پرۆژەیەکتان هەیە هیچ تموحێکتان هەیە لە پۆستە سیادیەکان کورد و ئاشووریەکان پشکیان هەبێ یاخود بەلای کەمیەوە لە وەزارەتەکان؟ بەڵێ بە تەکید ئێمە پرۆژەمان هەیە ئێمە لائحەی پۆستەکانمان هەیە بەڵێ ئێمە داوا دەکەین کە ئێمە بەشدار بین یان نوێنەرمان هەبێ لە هەر سێ سەرۆکایەتیەکانی هەرێمی کوردستان لە سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی حکوومەت لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە من تەکیدم لەم خولایەکەم لەوانەیە یەکەمین یاسای سەرۆکایەتی هەرێم بێتەکایەوە پێمان وایە ئەبێ بۆیە دەڵێم جیاوازتر لە جاران دەڕوانینە شێوەی بەشدار بوونمانیان بەشداری کردنی ئێمە لە حکوومەت بەو شێوەیە دەبێ زایدان ئێمە وەکو هەموو کابینەکانی تر ئەبێ خەڵکی ئێمە وەزارەت بڕێوە بن و لە دەستەکانی زۆر دەستە هەیە دەستەی مافی مرۆ بۆ نوێنەرێکی ئێمەی تیا بووم بۆ نمونە 4-5 دەستە هەیە لە هەرێمی کوردستان ئەبێ دەستەیەک بدرێ بە خەڵکی ئێمە و هەروەها لە شوێنەکان دامودام مؤسساتی تری هەرێم بۆ نمونە من پێم وایە حتا لە نوێنەرایەتەکانی حکوومەتی هەرێم لە دەرەوە لە ئەوروپا و ئەمریکا و لە دەرەوە چاوەڕێی ئەوە دەکەن شاندی پارتی لەگەڵ نوێنەرانی کرد و ئاشووریەکان بەڵێ بە تاکید بەڵێ باشە سەبارەت بە دەشتی نینەوە پێشتر ئێوە پرۆژەتان هەبوو کە ناوچەیەکی ئیداری سربەخۆتان هەبێ ئێستا حەشدی شعبی لەوێ تاڕادێک حکومڕانی دەکا گوێبیستی ئەوە دەبین لە هەندێک شوێندا هەوڵی گۆڕینی دیموگرافیە و ناوچانە گۆڕینی دیموگرافی پێش داعش هاتنی داعش ئەسڵەن گەرمتر بوو لەوەی کە ئێستاە بەڵێ بە تاکید زۆر جار چۆن ڕژێمی باس بە بیانووی دابشکردنی زەوی خەڵکی ئێمە لە دەشتی نینەوە بە تایبەتی لە بەرتلە ناحەی بەرتلە و لە قەزای قەرەقۆشواتە حەمدانیە بە بیانووی ئەوەی کە ئەوانە کارمەندی حکوومەتن زەویان پێدەدرا ئەمە خۆی لە خۆیدا ئەمە جۆرێکە جۆرێکی ئاشکرا و جۆرێکی ڕاستە و خۆی گۆڕینی دیموگرافی ناوچەکەیە چونکی ئەوەی داهاتنی داعش هاتنی دەوڵەتی ئیسلام بەناو دەوڵەتی ئیسلامی کە تیرۆریستترین ڕێکخراو بوو کە لە مێژووی نوێدا ئێمە بینی ومانە هاتنی ئەوان دەرسێک بوو کە زانیمان بەشی زۆری جیرانەکانی ئێمە لە دەشتی نینەوە هەر ئەوان بووم بەشێکی زۆری ئەو زوڵمەی کە بەسەر خەڵکی ئێمەیان
هێنا هەم لە کوشتن هەم لە ڕفاندن هەم لە دزین و تاڵانکردنی ماڵ و مڵک و سامانی خەڵکی ئێمە چونکی داعش کە لە دەرەوە دەهات خەڵکی ئەوروپی و خەڵکی ئەمریکی و لە هەموو دنیا خەڵکی بیانی تیا و نەیدەزانی ئەمە ماڵی چێە ئەمە کەنیسەیە بەعاز هاتووە ئامرازەکان خەڵکی دەشتی نینەوە. لەم بەدواداچوونەدا بۆمان دەرکەوت کە زۆرینەی مەسیحیەکان پێیان وایە لە تەواوی سنووری جوگرافی عێراق تەنیا هەرێمی کوردستانە کە بتوانن لە نێویدا بە ئازادی بژین و پەیڕەوی ئاینی خۆیان بە شێوەیەکی سربەخۆ بکەن. ئەوان دەڵێن لە ناوچە کێشە لەسەرەکان و بە تایبەت لە دەشتی نینەوە لە دوای داعشیش تونوتیژیەکان بەرامبەر بە مەسیحیەکان و پێکاتەی مەسیحی بە هەموو چین و توێژەکانیەوە بەردەوامە ئومێد دەکەن حکوومەتی عێراق و مەرجعی باڵای ئاینیەکان لە عێراق خەمێک لە ڕەوش و گرفتی ئەوان بخوات تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێرن.